اف بودروژن سرک وزیر ترکیه رجب طیب اردوغان به سردانه که لسویده سردان هنده گرینگه گزیدتری دست کسایتین بازرگانی بخور آین سویده لیدوی سردانه دا نتنه بازرگانی گفتو بود به جبو یکیتیا اروپا بگشتی و جبو سوید جی بتایبت ترکیه ولاتا کی گلکی گرینگه و جبر ویجی دوی سردانه دا دی پرسن دموکراسی در باسبونا ترکیه بو یکیتیا اروپا و ماف مروفان و کم نتو و کم آینان بگشتی ورنگوتو بیش کرن هر وها اف سردان بو پرسا کرجی گلکی گرینگه اگر جبو مثلا در باسبون یکیتیا اروپا به یان ماف مروفام گشتی یان جی ماف نتوی ین کردان جبر کو در باسبون ترکی بو یکیتیا اروپا یعنی در باسبون نیو گل کردستان تواهی بو یکیتیا اروپا گلک هزین سیاسیین سویدی ین پرلمانه بیرو بوچین خوا د درباره و سردانه دا دیار کرن اما هول بدن چند بیرو بوچینان بینن پیش اکرانه و یک جهازین سیاسیین پارلمان سوئد کو هلوست برانبر سردانا رجب طیب اردوغان سوئد گرتن پارتیا جینگا سوئد بو اونها جی کاک جبار امین اندام پارلمان سوئد بمرایل پیشدری پارلمان کاک جبار تو بخیر هاتی هلوستا ملیو پارتیت بگشتی د درباره و سردانه دا چی بو ئێمە ئەو پرسانی کە پێمان گرنگ بووە یەک ئازادکردنی زیندانە سیاسیەکان ئازادکردنی ئەو ڕۆژنامەوانانەی کە گیراون لەبەر پرسی سیاسی گرنگیدان بەوەی کە تورکیا و ڕەخنە لە تورکیا بگیرێ بۆ ئەوەی کە کێشەی کورد و نەتەوەکانی تر لە تورکیا حەلکەن ڕێزگرتن لە مافی مرۆڤ ڕێزگرتن لە مافی گردبوونەوە ڕێزگرتن لە مافی جواتی سیاسی ئەمانە هەمویان پرسی گرنگن کە پێمان وا بووە گرنگ بووە ئێمە بیگەێنین بە سەروەک وەزیرانی تورکیا دوێنێ یعنی به بوچینا پارتیا جینگه پروسه آشتی دناورا کردان و دولت ترک دا حتی ها تا چه رده باش بره و چویه یعنی چاویه ئێمە پێمان وایە کە ئەو دەستپێشکەریەی کە کراوە لەلایەن کوردانەوە دەستپێشکەریەکی باش بووە پشگیری تەواومان کردووە خۆشمان لێرەوە ئێمە چوین بۆ کوردستان بۆ قەندیل بۆ بینینی لایەنی کوردی بەڵام ئەوەی کە دەبینرێ لەلایەنی حکومەتی تورکیەوە هەنگاوەکان هیچی وانین من پێم وایە پێویستمان بە فشاری زیاترە فشاری سویدی فشاری ئەوروپی فشاری نێونەتەوەی لەسەر تورکیا بۆ ئەوەی نزیکبوونەوەیەک ببێت لە نێوان تورکیا و لە ناو نێوان وێنەرانی کووردا و بە تایبەتی دەبینین کە کورد هەڵوێستی خۆی وەرگرتووە و کورد هاتۆتە پێشەوە دەبێ فشارێکیش قرێتە سەر تورکیا و سەر حکومەتی تورکی کە ئەوانیش بۆ نمونە چەند شتێکەیە دەتوانن بیکەن دەست پێشکەری یەکێکیان ئازادکردنی زیانی سیاسی ئازادکردنی ئەو ڕۆژنامەوانانەی کە گیراون دانان کە بە مافە سەرەتاییەکانی خەڵق لە کوردستان و لە تورکیا بەگشتی لە کوردستانی تورکیا لە تورکیا بەگشتی ئەمانە هەنگاون کە بکرێت کە تۆ نیەتی باشی خۆت پیشان بێ هەر بەردانی زیندانانی سیاسی ئەوە نیشانەی ئەوەیە کە تۆ بەڵێ دەتەوێت کە دانوستانن بەردەوام بێ و دەتەوێت ئاشتیوانیەک هەبێ لە نێوان کورد و لە نێوان حکومەتی تورکیا يعني بارتيا جينجه دخازي چه فشاره لحكومت السويد بكد او جي فشاره لتركيا بكن د درباره فان برسيك جناب كرم كريدا اوه ك همو شوناني كيما كوبين وليانو كباسان كين ك لجهاني 2013 بهيش ويك جي لوجيك نيتو خلق لسربيري سياسي زندان كي هيج لوجيك نيه روجنمانك لو كو جناب لبروي شتيك دنوسيا رابورتاج كتك زندان بكي هيج لوجيك نيه ك ما في مروف ندر لصالي 2013 ئەمانە پرسن کە دەبێ سەرۆک وەزیرانی سوید سەرۆک پەرلەمانی سوید وەزیری دەرەوەی سوید ئەو هەموو گردبوونەوەیانە بەکاربێنن بۆی فشارخەنە سەر تورکیا و باسی ئەو پرسانە بکەن نونەرێ پارتیا ژینگەهێ دجیڤینە بە ئەردۆگان را چه پرسێن ڕاستەڕاست ئاراستەی سەرۆک وەزیر کردن و وڵام چ بوو بەڵێ یەکێک لەو پرسانەی کە ئاڕاستەی سەرۆک وەزیرانمان کردوێنەوە بوو بەردانی زیندانانی سیاسی لە وڵامدا تورکیا دەڵێ زیندانی سیاسی لێیە لای ئێمە ئەوانەی کە گیراون هەموو لە سەشتی تەرۆریستین یعنی هەموو هەمان وڵامە کە وڵاتانی دیکتاتۆری و ڕژیمە دیکتاتۆریەکان وڵام دەرەوەکانێک کەسێکە گیرێ لەسەر پرسێکی سیاسی بە بۆچوونی پارتی ژینگە تورکیا بەرامبەر یەکیتی ئەوروپا چەند پێنگاو ئاوتنە یعنی چەند دوورە چەند نزیکە من پێم وایە زۆر دوورە هەتاکو تورکیا بەردەوام بێ لە زیندانکردنی خەڵکی لەسەر هۆی سیاسی هەتا تورکیا ڕژێمی تورکیا بەردەوام بێ لەسەر زیندانکردنی ڕۆژنەماوان هەتا تورکیا
سوور بێلەوەی کە مافی مرۆڤ پیادە نەکا یەکێتی ئەوروپا ڕێنادەن. Ja, vi hade ett ganska kort möte igår här i Sveriges riksdag med premiärminister Erdogan med företrädare från alla politiska partier. جیوینێکە ما یا کورت بە ئەردوگان ڕەهەبوو. دە جیوینێدا نونەرن گروپên پەرلەمانی و سەرۆک پەرلەمانê Swêdê hebû. Civîn di derbarê demokrasiyê, mafên mirovan, mafên Kurdan û mafên kêmnete û kêmayînan debû. Min bixwe dipirs arasteyî wî kirin. Min got, kengî dê paragrafa sêyem ji qanûna 101 bête avêtin. Bi rastî, ev paragraf bûye bihane ku ew hinde mirov li Tirkiye di zindanan de ne. Ev paragraf rê li azadiya kombûnê û azadiya derbirînê digire. Pirsa min dewam ew bû, kengî dê zarokên Kurdan di dibistanên giştî de bi zimanê xwe perwerde bibin. Erdogan gaveke şermok avêtiye. Zarok dikarin di dibistanên taybet de bi Kurdî bixwînin. Lê em dizanin ku piraniya Kurdan feqîrin û nikarin zarokê xwe bişînin dibistanên taybet. Eger mirov bixwaze pirsa Kurdî çareser bike, pêwîst e berî her tiştî rê bide perwerdeya bi Kurdî. Em dizanin ku hinek gavên girîng hatine avêtin. Lê ev gav kêm in û rê hê dirêj e ku em bigihêjin çareseriyeke aştiyane li rojhilata Tirkiye. Rê dirêj e bo gihiştina Tirkî demokrasiyeke rasteqîne. Divê Tirkî destûra xwe ya bingehî dîsa di ber çavara derbas bike. Mafên Kurdan û yên kêmnete û kêmayînan bipejirîne. Sîstema hilbijartinê biguhere. Sîstema hilbijartinê ya îro partiyên Kurdan li derve dihêle. Girîng e bikaranîna zimanê zikmakî bibe mafekî xwezayî. Bê îvan gavan çê proseyên aştiyê yên rasteqîne birêve naçin. Ev serdana diyar dike ku pêwendiyên Swêd û Tirkî gelekî baş in. Lê pirsa girîng ew e, çawa em dikarin van pêwendiyan bi baştirîn şêwe bikarbînin. Mixabin, hikûmeta Swêdê ya burjwazî tenê pirsên aborî û yên Yekîtiya Ewropa dide pêş. Lê bi bûçûna me, pirsên demokrasiyê, mafên mirovan û mafên Kurdan girîngtir in. Trovärdighet, då måste vi också våga lyfta frågor om demokrati, om mänskliga rättigheter, om kurdernas situation. یک ji hêzên siyasî Perlemana Swêdê ku helwest beramber serdana Erdogan wergirtin, Partiya Gela Liberal ku endam e di hikûmeta Swêdê de. Kak İsmail Kamil tu bi xêr hatî, Partiya Gela Liberal helwesta wê beramber vê serdanê çi bû? سپاس بۆ کوردستان TV و نەجارایەکەیە پارتیا گەلی لیبرال لە دژی تورکیا و سیاسەتاوەی ڕەگەزپەرستی بەرامبەر ملەتێ کورد لە کوردستانە تورکی دەکە. ئێمە چەند داخوازێمە هەبوون دریا حکوومەتێ رمەگیان سەرۆک وەزیرێ تورکی یەکشێ ئەو بوو ملەتێ کورد مافی هەیە مافی چارەنووسی هەیە کە زێدەترش 25 ملیۆن کورد ئیرۆ لە کوردستانە باکوور بێ مافە تو پارێ ینی تو ئیمکانیات و تو داخواز و تو تشتێکیوان لە بەرچاوە نایەگرتن ئێمە هەموو وەختێ لە دژی سیاسەتا حکوومەتا تورکی مەخەبات کردیە چ پەرلەمانە سوێد چژی پەرلەمانە ئەوروپی ملەتێ کورد ملەتێکێ مافێوی هەیە دەبێ حکوومەتا تورکی ئەتیرافێ وی مافی بکە. Berê tiştê ku ez zanim we komûnîkeyek we nameyek derxist di roja serdanê de grupa Partiya Gela Liberal di Perlemanê de bi navê vê grupê name derket naveroka vê name çi bû? Yek ew Kurdên me hatine girtin di zindanên Tirkiye de divê bêberdan bi sedan Kurd îro li Kurdistana Tirkî tên girtin ji ber Kurdin ne ji ber tiştekî dêtir di do ew mafê ئازادیا بیر و بەهوەر دەوێت لە کوردستانە تورکی و لە تورکی بگشتی هەبێ سێ ئەوە زمانی کوردی پێویست بێ قبولکردن وەکو زمانی ملەتێکی مافیوی هەیە ئیرۆ لە تورکیا ملەتی کورد هەیە تورک هەنن و گەلک گروپی دیتری بچووکژی هەنە ملەتی کورد وەکو ملەت ئیرۆ لە کوردستانە باکوورش هەمێ مافی خۆ بێپارە برڤەیەکی ئێمە وەکو پارتیا گەلی لیبرال لە دژی وان هەلوەستێن تورکیایی نەڕاست ئەم سەکنێنە هەر وەختێ دژێ مەداو کریە تورکیا دەرباسی یەکتیا ئەوروپا ببە لێ بمەرجێ مافی کورد بدەیە یعنی حتا تورکیا مافی کورد مافی ملەتی کورد
ندى إما أمل دجن درباس بوناويش بو يكتيا أوروبا دكن gelekî spas ji İsmaîl Kamil re endamê Perlemana Swêdê ji hêla Partiya Gela Liberal da aniha jî em e çend bîr û boçûn ji çapemeniya Swêdê di derbarê vê serdanê da bînin pêş ekranê we. Çapemeniya Swêdî serdana Erdogan ji nêzik ve şopand û reaksiyonên corecor nîşan da. Swêda fermî Tirkî bi nav dike weke hevkarê sereke û piştgiriya xwe ya bêsînor dide derbasbûna Tirkî bo Yekîtiya Ewropa. Radya Swêdê diyar kir ku navaroka vê serdanê tenê bazirganî bû û mixabin ku azadî, demokrasî û mafê mirovan hema rojevê da nebûn. Rojnameya Aftonbladet di gotarekê de dibêje ku Serokwezîr Friedrich Reinfeldt tenê gotinên bi dilê Erdogan dike. 10,000 zindaniyên siyasî û rewşa mafên mirovan bi giştî li Tirkiyê bo Serokwezîrê Swêdê ne hinde girîng e. Di gotarekê din de Rojnameya Aftonbladet Erdogan dide nasîn weke mirovê dirû û diyar dikir ku Tirkiyê yeke ji xerabtirîn welatên cîhanê di azadiya çapemeniyê da. Rojname bi qerf û tane dibêje ku Erdogan hiştiye sê tîpên alfabeya Kurdî bijîn. Rojnameya Erbêterbladet dibêje Swêd bêmerc li pişta Tirkiye bo Yekîtiya Ewropa. Lê niha zêdetirî 5 rojnamevan di zindanên Tirkiyê de ne û piraniya wan Kurdin. Rojnameya dagisnî hêtir jî Erdogan weke kesekî dirû bi nav dike û diyar dike ku riya Tirkiyê bo Yekîtiya Ewropa zor dirêj e. Ji 35 mercên derbasbûna Yekîtiya Ewropa tenê Tirkiyê 14 merc cebicê kirine. Di preskonferanseke Erdogan û Reinfeldt de tenê rêdana 4 pirsan, 2 pirs ji medya Swêdî û 2 jî ji medya Tirkî. Radya Swêdê pirsa alîkariya Tirkiyê bo terorîstên Ennusra kir, lê Serokwezîrê Tirkiyê ev boçûn red kir û got tiştê wisa nînin. Di hatina Ewropa de Serokwezîrê Tirkiyê Recep Tayyip Erdogan serdana Norwêc, Finland, Swêd û Polonya dike ji bo berhevkirina piştgiriyê ji endametiya Tirkiyê bo Yekîtiya Ewropa re.